دەربارەی پەیوەندی هەرێم و بەغدا قسەمان کرد هەردوو لە جەختمان لەسەرەوە کردەوە کە یەکڕیزی نوێنەرانی هەرێمی کوردستان و بەشداربوانی حکوومەت لەوێ بە هەموو پێگەکانەوە زۆر گرنگە یەکڕیزی و تەبایی و ئاگالێکدی بوون و پاشان پێویستە لێرەش لە هەرێمی کوردستان هیچ نیشانەیەکی پرسیار لەسەر خۆمان نەهێڵین لە مەسەلەی نەوت لە هەموو ئەو شتانەی کە ئەوان دەیکەنە بیان و سەرنجام باژەکە خەڵکی هەرێمی کوردستان دەیدا پێویستە کارێکی وا بکەین کە بێباکان و بێمنەتانە و بە ڕێکوڕوونی مامەڵە بکرێ لەگەڵ بەغدادا و بە تاکید لێرەش چارەسەری گرفتەکانی ئێرەش دیسان کاریگەری ئەرێنیان هەیە لەسەر ئەدامان لە بەغدا ومێدمان وایە کە بتوانین هەم بەسەر گرت و کێشەکانی ئێرەماندا زاڵبین و هەم لەبێش بە یەکدەنجی و یەکڕەنجی و یەکسەنجی بمێنیوەکو کە هەین کە دیارە ئەوە باشترین گرنتی و زەمانە بۆ ئەوە کە هەم ئەو کێشانەی کە بە هەڵواسرای ماون و چارەسەریان کەین هەم ئەو گرفتی ئابووری کە هەیە تا ئێستا چارەسەر نەکراوە چارەسەری کەین ئەمە دووبارە بە خێرهاتنی برای بەڕزمان کاشی خاران بێت. زۆر سوپاس بۆ جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و سوپاسیانەکەین بۆ ئەوەی کە ئەمڕۆ پێشوازیان لێکردین لەگەڵ بەشێک لە برایان و خوشکان لە مەکتەبی سیاسی بە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سوپاسیانەکەی تەمەنوک و جەنابیان فەرمویان من هیچ ئیزافەیەکم نییە تەنها تەئکیدکردنەوە نەبێت لە سەقسەکانی جەنابیان بۆ ئەوەی کە گرنگترین خاڵمان ئێمە بریتی بوو لە گفتوگۆکردن لەسەر مەسەلەی یەکڕیزی نێوان هەموو هێزە کوردیەکان لە بەغا و بە تایبەتی ئەوەی کە پێویستە بۆ پارێزگاریکردن و داکۆچیکردن لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و خاڵێکی تریش مەسەلەی گفتوگۆکردن لەسەر ئەوەی کە ئێمە ئەو کێشەی کە لە نێوان هەرێم و بەغا هەیە کە ئەزمەکە قوڵتر نەبێتەوە لەوەی کە هەیەوە زیاتر درێژە نەکێشێ بەوەی کە زەرەری زیاتر بە لە بارودۆخ و گوزەرانی خەڵکی کوردستان و هەوڵ بدەین کە بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر ئەوەندەی کە ئێمە بیستمانە لە ئەعلامە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئیستعدادی هەیە جارێکی تر بۆ ئیستئنافیان دەستپێکردنەوەی گفتوگۆ مفاوەزات لەسەر ئەو کێشەیە کە لە نێوان هەرێم و بەغا هەیە بەو شێوەیە کە بتوانین کە لە هەرێمی کوردستانە بتوانین بە شێوەیەک بێ کە پێداویستەکانی ناوخۆمان پڕ بکەینەوە بە تایبەتی لانی کەم لە ئێستاە تەرهیز لەسەر موچەی هەرێمی کوردستان. دەمێ ئەوە بپرسم ئێوە باسمان کرد ئێمە ڕۆڵی ئێمە داکۆچیکردنە لەو یاسایانەی کە پەیوەندی بە بەرژەوەندەکانی خۆمانەوە وەکو کوردستان ڕۆڵی ئێمە نێوەندگیریە لە نێوان هەرێمی کوردستان و بەغایە بۆ ئەوەی کە بتوانین جارێکی ترۆکو باسم کرد و گفتوگویانە دەست پێ بکاتەوە ڕۆڵی ئێمە لە ڕاستیا فشار دروستکردنە بۆ سەر هەر لایەنێک لە کە مساومە لەسەر بەرژەوەندەکانی خەڵک و مافی خەڵک نەکە چکەوکو ئێمە زیاد لە جارێک باسمان کردووە کە ئەم مۆزوعە قەتیعی زیاتری لەسەر دروست ببێ ڕەنگە فشارەکان بۆ سەر ئێمە و هەرێمی کوردستان زیاتر بێ بۆیە ئێمە ئەوانەکەین هەوڵی خۆمانەخینە گەڕ بووی کە بتوانین باشتر ئەو پەیوەندیانە ڕێک بخرێتەوە لە پێناوی خەڵکی کوردستان. سیاسەکان ئێستا لە هەرێم چۆنە وایە وەڵامی پرۆژەکەی پارتیدا ناوەتەوە سەبارەت بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکیێرەم بۆ 2 ساڵ پەیوەندیەکە لە ڕۆژانی ڕابرد زۆرە لە گرجی تێکەوتووە ئێستاش ناتوانم بڵم ئاسایی بۆتەوە هیوادارم هەموو لایەک سوور بین لەسەرەوە کە تەبایی یەکڕێزی خۆمان بپارێزین ئێمە هەڕەشەی زۆرمان لەسرە نێوخۆی و دەرەچی بەڕاستی ئەوەی کە زمانی سەرکەوتنمان دەکا بەسەر کێشەکاندا بەسەر تەحەدیاتدا یەکڕێزی نێو خۆمانە لە ئاستی پێویست زانێ بەڵام ئومێدەوارم کە لە ڕۆژانی داهاتوودا کێمە بەرەو 28 یان 28 دەچین هیوادارم کە بەر لەوەی بگەینە ئەو کاتە بتوانین پێک بین و پێکهاتنەکەش بە تاکید بەوە دەبێت کە کەسێک کە زۆر ڕۆیشتۆتە سەر تۆزە بێتە خوار ئەوەی لە خوارە تۆزە بێتە سەر وەکو عەلی کوڕی ئەبی تاالب خوا لێ ڕازی بێ گوتوویەتی بە شێوەیەکی میانجی بڕۆ ئەگەر وەسەط و میانجی ڕۆیشتی ئەوەی تێپەڕیوە دێتەوە بۆلات ئەوەی بەجێ ماوە پێر دەگاتەوە بەڵام لە ئەنجامی ئەوەدا ناگەینەیە کە وەکو گوتم کەسێک بەتەما بێ کە یا لایەنێک یا چەند لایەنێک بەتەما بن کە قۆرەخکاری بکەن حقیقت ئەو وەزعتێک دەداوەکو من لە پەیامێکیدا کە بە بۆنەی جەژنەوە ناربووم ئێمە لە ڕابردوودا هەرچی زیانی لێمان کەوتووە بەهۆی ناتەباییەوە بە ناتەبایش بەهۆی قۆرەخکاری و
بەهۆی خۆگەورە تربینین و خەڵک بەکەم تەماشاکردنە. لە ڕاستیدا کوردستان شوێنی هەموو کووردە، بەڵام دیارە خۆ بە لە بەرچاوگرتنی ئاسانیە و دەوڵەتیەکان و گرنگەوەی پەکەکە هێزێکی کوردستانیە و داوای مافی گەلێک دەکات، بەڵام دیارە پەکەکەش دەبێت ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان. ئێوە کەی وەڵامی پارتی دەدەنەوە بە ڕسمیانی کاتەکە زۆری نەماوە چاوەڕێ دەکەن تا بیستێشیان کۆبوونەوە دەکرێت بڕیار وایە دەنگێکی وایە کۆبوونەوە لایەنەکان کۆبوونەوە لەسەر کورسی سەرۆکایەتی. من پێم وایە پێویست بەوە دەکات دیارە هەر لایەنە ڕەنگە لای خۆیەوە وەڵامی ساز کرد بێ، بەڵام پێم وایە ئەوە بەوە دەکرێت کە ئێمە هەوڵ دەین تەفاهم و لێکتێگەیشتنێک ببێت، ئەگەرنا هەر لایەنە وەڵامی خۆی بداتەوە پێم وایە ناگەینە ئەنجام. یعنی سەرنجام ئەگەر بە دوور لە چاوی کامێرە و ڕاگەیاندنیش بێ پێویستە جۆرە لە لێکتێگەیشتن هەبێ و هەومان بگەینە ڕایەکە فعلەن سازان بێ، نەک سازاندن. سازان ئەوەیە هەموو ڕایەکان لەبەر چاو بگیرێن، سازاندن ئەوەیە کەسێک ڕایەکی هەبێ بێ خەڵکەکەی کە هەمووی بێتە سەر ڕای ئەو. مامۆستاکان لەسپێدا پرسیارەکەم لەسەر ئەوەی کە ڕێکەوتنێک هەیە لە نێوان هەرێم و بەغدا بووتە یاساوە پەسەند کراوە، ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە. پێتان وایە پێویستمان بە ڕێکەوتنێکتر هەیە لەگەڵ بەغدا ئەو ڕێکەوتنە باسە بەجێبەجێکرد؟ وڵای وە ڕەنگە کاکشێغارام باشتر ئاگاداری وردەکاریەکانی ئەو ڕێکەوتنانە بێ، بەڵام من پێم وایە ئەو ڕێکەوتنەی کە بووە خۆ ئەگەر تاسا جێبەجێ نەکراوە دەبێ بزانین بۆ جێبەجێ نەکراوە، پێویست کوێی تێک چوە کوێی جێبەجێ نەکراوە پێویستە چای پێدا بژێردرێتەوە کۆ ئەویش ئاماژەی پێدا پێویستە دووبارە گفتوگۆ و دانوسانەکان دەست پێ بکرێنەوە. سەمە و ڕێکەوتنەمان هەیە گرفتەکەمانەوەی و ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە. ئەگەر کە گفتوگۆمان کردەوە و مامۆستا فەرمووی ئەگەر ئەو کێش و کەموکڕەکانمان دەست نیشان کرد ئەو کاتە ئەگەر پێویستی کرد ڕێکەوتنێکی تر بکەین بیکەین، ئەگەر پێویستی نەکرد ئەو ڕێکەوتنەوە کوێسی کە خۆی هەیە جێبەجێ بکرێت، چکە بۆ معلوماتان ئەوە بۆ ساڵێکە. ئێمە جارێکی تر لە مانگی 11 و 12 ئەم ساڵە جارێکی تر قانونی موازنە بەرۆکمانەگرێتەوە، قانونی موازنە جارێکی تر دائەنڕێتەوە و هەموو ئەو بەند و فەقەرانەی کە پەیوەندی بە موازنەی هەموو عێراقەوەیە بە هەرێمی کوردستانیشەوە جارێکی تر دائەنڕێتەوە تەرتیب بەگرێتەوە. لەم تەرتیبکردنەوەیە جارێکی تر طبعاً ئەم ئیتیفاقی تاوەکو ئێستا هەبووە ئەبێتە ئەساس. ئەگەر ئەم ئیتیفاقیە فەشەل بێنێت بارودۆخی ئێمە لە قانونە تازەکە بۆ ساڵی 2016 ئالۆسترەکە. ئەگەر ئەمە بتوانین بگەین لە بناغەیەکی باش و جێبەجێ بکرێ ئەوە کار بۆ ئێمە ئاسانەکە کە لەسەری بچین و بیرتان نەچێ ئەمەیکە ئێستا لەم قانونی موازنە هەیە کاتی خۆی وەفتی دانوستانکاری سیاسی هەرێمی کوردستان کە هاتە ئەوێ لەوێ ئەو بەندانیان دانا کە ئێمە دیفاعمان لێ کرد و خسومانەتە ناو قانونی موازنەوە. ئێستا جارێکی تر ئەگەر پێویستیەکە لە کۆبوونەوەی حیزبە سیاسیەکان لەگەڵ حکوومەتی هەرێم، لە کۆبوونەوەی نوێنەرانی کورد لەگەڵ حکوومەتی هەرێم، لە هەردوو کۆبوونەوە کە حکوومەتی هەرێم هەم بە حیزبە سیاسیەکان و هەم بە ئێمەشیان تەئکید کردوەوە کە ئەوان نایەنەوێ لەگەڵ بەغابی کە نەقەتیع و بیبچڕێنن. ئەمە پێویستی بەوە هەیە کە گفتوگۆ بکرێت، کە ناکرێت ئەمان لێرەوە بڵێن نامانەوێ بگەینی نەقەتیع بەغا بڵێ ئێمە ئەمانەیە لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیشی باشمانە بێ. ئەم دوو لایەنە بە یەکتری بگەن، ئەم دوو لایەنە بێن لەگەڵ یەکتری قسە بکەن، گفتوگۆ بکەن و بە ئامادەی نوێنەرانی کورد لە بەغا لە هەر ئاستێکا بن لە هەر پلەیەکا بن بۆی هەردوو لە ئاگادار بن لەوەی کە ئەم شتە بگەینی نە شوێنێک وەکو باسم کرد چکە چەند مانگێکی تر دیسان جارێکی تر بەرۆکمانەگرێتەوەی خەمانەگرێتەوە. مامۆستا من ئەو پرسیارەم هەیە، ئێوە لە دوا کۆبنەوەتان لەگەڵ نێچشمان بارزانانی سەرۆک و حکوومەت ببرەکەن باسی جیراوەکانتان کرد، بەڵام تاکو ئێستا ئەو جیراوانە ئێوە بەرنەدراون، ئێوە چیتان کردو ئای بەدوچوونەکەمە کوێ گەیشتووە؟ دوێنێش لە پەیوەندیش تەلەفۆنیدا باس کرایەوە و بیرمان خستنەوە کە ئێوە لە ئیعلام ڕاتانگەیان بە فەزادا بەڵێندرا پێویستە کە بەڵێندرا جێبەجێ بکرێ و مێدەوارین گوتیان لە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا ئەوانەی کە داواکراون هەمویان ئازاد دەکرێت. وەڵامی ئەو پرسیارە بەمەوە ئەو وەڵامی سەردانی لایەنەکە بەڵێ سەردانی لایەنەکانی تریشەکەم ڕەنگە یەکەم لایەن کە سەردانم کردی بێ سەردانی بەڕێز کاک محەممەدی حاجی محمود کردووە پێشووتر، سەردانی یەکێتیشەکەم، سەردانی پارتیشەکەم و سەردانی هەموو حیزبەکانی تریشەکەم بۆ ئەوەی کە لە نزیکەوە بتوانم ڕایان وەربگرم و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە کوردستانەکانیشا بەرنامەمان هەیە کە لەگەڵ سەرکردایەتی سیاسی حیزبەکانە
کۆبوونەوەی بەردەواممان هەبێ بۆی کە هەموو ئەوشتانی کە پەیوەندی بە بەغاوە هەیە لەگەڵ هەمویانە باسی بکەم و مەسەلەکە تەنها مەوزوعی کاتە هیچی تر نیست.